سڵاو قوتابیانی خۆشەویست، هیوای تەندروستیی باش لە بۆ هەموو لایەکی دەخوازین. لە دەرسی ئەو ڕۆمان باسی بەندی 14 دەکەین، کەرتیەک تیشکە چالاکی. ئێستاکە دێنە سەر باسی تیشکە چالاکی، باسی تیشک دەکەین زیاتر. تیشکە چالاکی زاناکان هەموو ئەو تیشکانەی کە پێشبینی دەکەن لە تاقینەوەکانیاندا نایدۆزنەوە، بەڵام لە ساڵی 1896 زانای فەڕەنسی هێنری پریکریل ئەوەی دۆزیەوە کە زۆر زیاتر بوو لەوەی کە پێشبینی دەکرد. بوارێکی تازەی لە زانست دۆزیەوە. دۆزینەوەی تیشکە چالاکی ئێستا باز دەکەین. قوتابیانی خۆشەویست، باسی دۆزینەوەی تیشکە چالاکی دەکەین. گریمانەکەی پیکریل ئەوە بوو کە کانزا فلۆرۆسیەکان تیشتی سینی دەردەپەڕێن. تیشتی سینی دەردەپەڕێن. ئەنی مادەی فلۆرۆسی دەدرەوشێتەوە لە کاتێک کە ڕووناچی بکەوێتە سەر. یعنی زۆر جاران ئەو جلوبەرگانەی کە کارمەندەکانی هاتسۆ یان ئەوانەی پاککەرەوەکان کە بەکاری دێنیان ئەوانەی کە لە شەقامەکانن زیاتر ئەو جلوبەرگانە لەبەر دەکەن کە مادەی فلۆرۆسی تێدا دەدرەوشێتەوە ئەگەر ڕووناچی بکەوێتە سەر. دەرێ بۆ ئەوەی گریمانەکەی بەدەست بهێنێت کانزایەکی فلۆرۆسی کردەت سەر تابلۆیەکی فۆتۆگرافی داپۆشراو بە کاکەزێک. کاتێک تیشتی خۆری درەوشاوی بکەوێتە سەر تابلۆکە دەردەکەوێت و وێنە پێشبینی کراوەکەی کانزاکەی بینی. ئێستاوە دەرێ ئەگەر ڕووناچی بکەوێتە سەر کانزا فلۆرۆسیەکە دەدرەوشێتەوە، بەڵام ئەنجامی پێشبینی نەکراو. یعنی پاشان هات تاقینەوەکەی دائیمە زاناکان هەوڵ دەدەن تاقینەوەکانی خۆیان دووبارە و سێبارە بکەنەوە. زانا پیکریل هەوڵیدا تاقینەوەکەی جارێکی تر دووبارە بکاتەوە، بەڵام کەش و هەوا هەور بوو. یعنی ویستی دیسان چکەم تاقینەوە قوتابیانی خۆشەویست بە چ دەکرێت؟ بەهۆی تیشتی خۆرەوە دەبی ئەو کاتە بکرێت کە تیشتی خۆر لە دەرەوە بی. یعنی دووبارە ویستی تاقینەوەکەی بکاتەوە، بەڵام کەش و هەوا هەور بوو. بۆیە مادەکانی کردە ناو تاقی کتێبخانەکەەوە، یعنی هەڵیگرت. پاشان چەند ڕۆژێک بینی تابلۆ فۆتۆگرافیەکە دەرکەوت. یعنی تاقینەوەکەی ئەنجام نەدا، هەر لە ژوورەکەی بوو. یعنی نەیبردە بەرخۆر لە ژوورەکەی لە تاقیەکەی دانا. دیتی چی دیت؟ چەند ڕۆژێک بینی تابلۆ فۆتۆگرافیەکە دەرکەوتووە. یعنی چ بووە؟ یعنی وێنەکەی دەرچووە لەسەر تابلۆ فۆتۆگرافیەکە. سەری سڕماکە کاتێ بینی وێنەیەکی لەسەر دیارە، بێ ئەوەی ڕووناچی بەربکەوێت. بێ ئەوەی چ؟ بێ ئەوەی قوتابیان بێ ئەوەی ڕووناچی بەرکەوێت. گوتمان و تاقینەوە بە چ دەکرێتن؟ گوتمان بە ڕووناچی دەکرێت. ئاگا لەبێ دەرێ بێ ئەوەی ڕووناچی بەر بکەوێت. کانزاکە وزەی بەخشی بوو، وزەکەش کاکەزەکەی تێپەڕاندبوو. کانزاکە وزەکەی بەخشی بوو، وزەکەش کاکەزەکەی تێپەڕاند بوو. شێوەی وێنەکەی لەسەر تابلۆ فۆتۆگرافیەکە دەرخست بوو. دوای چەند تاقینەوەک پیکریل گەیشتە ئەو ئەنجامەی کە وزە لە یۆرانیۆمەوە هاتووە. قوتابیان وزەکە لە چێ هاتێ؟ لە یۆرانیۆمەوە هاتووە. یعنی کانزاکە بەخۆی وزەی بەخشیە بێ ئەوەی ڕووناچی بکەوێتە سەر. دەرێت کە ئەمەش تخمێکە لە ناو کانزاکەدایە. یۆرانیۆمەکە لە شێدا هەیە؟ لە ناو کانزاکەدا هەیە. کەواتە ئاگادار بە ویسی تاقینەوەکەی دووبارە کات و دیتی وێنەکە لەسەر تابلۆ فۆتۆگرافیەکە دەرچۆ بێ ئێوە ڕووناچی بەرکەوێت. دوای لە بۆی دەرکەوت ئەو وزەیە لە چی هاتیە؟ وزەکە لە یۆرانیۆمەوە هاتووە کە ئەمەش تخمێکە لە ناو کانزاکەدا هەیە. ئێستا دێنە سەر باسی قوتابیان ناونانێکی پێشبینی کراو. دێنە سەر باسی ناونانێکی پێشبینی کراو. ئێستا کە ناونانێکی پێشبینی کراو دەر ئەم وزەیەیان ناونا تیشکدانەوەی ناوەچی. ناویان ناچە؟ تیشکدانەوەی ناوەچی. ناوەچیان لێنا پێیان گوت تیشکدانەوەی ناوەچی. دەرێ ئەمە تیشک و تەنۆلکەن. تیشک و چنە؟ تیشک و تەنۆلکەن وزەیەکی زۆریان هەیە. تیشک و تەنۆلکەن وزەیەکی زۆریان هەیە لە ناوچی هەندێک لە گەردیلەکان دەدەچێت. ماری کووری توێژەرەوەیەکی یان توێژەرێکی ئافرەت بوو کە کاری لەگەڵ پیکریل دەکرد. ناوی لەو کارەنا کە بەهۆیەوە تیشتی ناوەچی لە ناوک دەردەچێت.
دەڵێ تیشکە چاڵاچی ناوی ناچە تیشکە چاڵاچی تیشکی ناوەچی لەکێ دەردەچی لە ناو کە پێی دەوترێت تیشکە شیبوونەوە پێی دەوترێت چ تیشکە شیبوونە یعنی پێ دەڵێن چ تیشکە شیبوونەوە ئەوە بەنسبەت ناونانەکەی تا قوتابیان دێنە سەرباسی جۆرەکان تیشکە شیبوونەوە ئاگادار بە سێ جۆرمانی ئەلفا بێتا گاما ئەو سێ جۆرەیە دێتەوە زۆر لە تاقیکردنەوەی نیشتیمانی ئەلفا بێتا گاما سێ جۆرمانی ئێستا دێنە سەرباسی جۆری یەکەمیان دەکەین شیبوونەوەی ئەلفا باسی چ دەکەین شیبوونەوەی ئەلفا دەرێ بە دەرپەڕاندنی تەلۆکەی ئەلفا لەناو دەڵێن شیبوونەوەی ئەلفا بە دەرپەڕاندنی تەنۆرکەی ئەلفا لەناو دەڵێن شیبوونەوەی ئەلفا تەنۆرکەی ئەلفا پێک دێ لە 2 پرۆتۆن و 2 نیوترۆن قوتابیان ئەوەی دەبی لەبەرکەی تەنۆرکەی ئەلفا لە چ پێک دێ لە 2 پرۆتۆنی پێک دێ و 2 نیوترۆن کە بارستەکەی بارستە ژمارە یەکسانە بە 4 و بارگەکەی یەکسانە بە موجب 2 بارستە ژمارەکەی چەندە 4 بارگەکەشی چەندە بارگەکەی 2 کاتە ئێستا بارستە ژمارە پێناسەکەی دێنێ تەماشای بارستە بریتە لە کۆی ژمارەی پرۆتۆن نیوترۆنەکانی ناوچی گەردیلە کۆی ژمارەی پرۆتۆن و نیوترۆنەکانی ناوچی گەردیلە کاتە تەنۆرکەی ئەلفا ئاگادار بە قوتابیانەوە زۆر گرنگە تەنۆرکەی ئەلفا ناوچی گەردیلەی هیلیۆمە زۆر جار دێتەوە دەرێت تەنۆرکەی ئەلفا ناوچی چ جۆرە گەردیلەیەکە ناوچی گەردیلەی هیلیۆمە زۆرێک لە ناوچی تیشکدەری گەورە تەنۆرکەی ئەلفا دەردەپەڕێن دەگۆڕدرێن بۆ ناوچی توخمی تازە هەنی دایمە ئەو ناوکە تیشکدەرانە کە دەگۆڕێن ناوچی توخمەشی تازە پەیدا دەبی لە نمونە یان ناوچی رادیۆم 226 هەیتمان ئێستا لەسەرەوەگە بین تەمەشای وێنەکەی بکەین دێین تەمەشا دەکەین دەبینین ئەوە نمونونەکەیە ئێستا تەمەشاکەن قوتابیان دەمین ئەوە رادیۆمە 226 دەبینین گۆڕایە لە بۆ چە رادۆن 222 و دەبینیت چی لێ دەرچووە رادۆن 222 و هیلیۆم تەنۆرکە ئەلفا هیلیۆمە دەبینین بارستەکەی چارەوە بارگەکەی موجب 2 ئەلێرانە پاراستنی بارستە ژمارە یعنی دایمان بارستە ژمارەکە دەپارێزرێ و بارگەکەش دەپارێزرێت تەمەشاکەن 4 کۆ 222 دەکات 226 و پاراستنی بارگەکەش ئەلێرانە دەبینین ئەو تەنۆرکە ئەلفا هیلیۆمەکە چەندە بارگەکەی موجب 2 هەدی 86 لە چێ هات دەبینی ئەوە ئی رادۆنە کە شیوی تۆ کە بارگەکەی بوویتە 86 بەخۆی 88 بە موجبە بوویتە 86 بە موجب کاتە موجب 2 زایدەن 86 بە موجب بوویتە 88 بە موجب ئێستا باسی جۆرەکانی کە جۆر یەکەممان کرد دێنە سەر باسی شیوونە و پاراستنی بارستە و بارگەکو تازە لەسەرەوە بە شێوەی شیکاری پیشانماندان بە شێوەی شیکاری قوتابیان تەمەشاکە شیبوونەوەی و پاراستنی بارستە و بارگە سەیر بکەن دەرێت شێوەکەمان دیت نمونەیەکە لە شیبوونەوەی ئەلفا ئەم نمونەیە دوو شتی گرنگ لە تیشکە شیبوونەوە دیاری دەکات یەکەم پاراستنی بارستە و ژمارەیە پاراستنی چ بارستە ژمارە کۆی بارستە ژمارە مادە سەرەتاییەکان هەمیشە یەکسانە بە کۆی بارستە ژمارە مادە بەرهەمواتۆکان ئاگار لێ قوتابیان بارستە ژمارە مادە سەرەتاییەکان هەمیشە یەکسانە بە کۆی بارستە ژمارە مادە بەرهەمات دووەم پاراستنی بارگەکان دێ ئەو یەکەمیانە دووەمیان پاراستنی بارگەیە وتمان کۆی بارگەی مادە سەرەتاییەکان هەمیشە یەکسانە بە کۆی مادەی یەکسانە بە کۆی بارگەی مادە بەرهەم هاتووەکان دەبین ها لە شێوە قوتابیان ئەوە گوتمان ئەوەی تازە بوو پاراستنی بارستە ژمارەیە وەکو تازە باسمان کرد ئەوەی خوارەوە یعنی باسکردنی ئەوەیە پاراستنی بارستە ژمارەوە گوتمان 4 کۆ 222 دەکات 226 تەمەشاکەن دائیمەن هەلێرانەش ئەگەر تەمەشاکەن ئەو لەو شیبوونەوەانە رادیۆم دەگۆڕێت لە بۆ رادۆن دەگۆڕێتن شیبوونەوەیە دەگۆڕێت لە بۆ ناوچی توخمێکی تازە ئەوە ناوچی چییە توخمێکی تازەیە ناوچی توخمێکی تازە پەیدا دەبێت لەو جۆرە شیبوونەوانە
ئێستا دێنە سەر جۆرە چیدی لە تیشکەشی بوونەوە ئەو جۆری یەکەم و قوتابیان دێنە سەر جۆرە چیدی باز دەکەین شیبوونەوەی بێتا بە دەرپەڕاندنی تەنۆرکەی بێتا لە ناوەک دەڵێن شیبوونەوەی بێتا بە دەرپەڕاندنی تەنۆرکەی بێتا لە ناوەک دەڵێن شیبوونەوەی بێتا یعنی ئەگونجێت تەنۆرکەی بێتا ئەلکترۆن یان پۆزیترۆن بێ ئاگاتان لێ قوتابیان ئەلکترۆن یان پۆزیترۆن لەوانەیە توە تا ئێستا قوتابیان ینی گوێت لە ئەلکترۆن بی پۆزیترۆنت جێلێ نەبی ئەلکترۆن دائیمەن بارگەی سالیبە پرۆتۆن پۆزیترۆن بارگەی موجەبە کەواتە ئەوێ ئەلکترۆن هەممان دەزانین ئەلێرانە سالیبە ئی بێتای لە کاتێکدا بارگەی پۆزیترۆن موجەبیەکە بارستەی هەرێکیان بە نزیکەی دەکاتە سەفر ئی هەردووچە ینی بە نزیکەی دەکاتە سەفر کاتە بارستە ژمارەی تەنۆرکەی بێتا یەکسانە بە سەفر ئاگا لێ ئەوە گرینگە لێرە بارستە ژمارەکەی دەکاتە چەند دەکاتە سەفر لەبەرەوە گرینگە لەبەرەوەی پرۆتۆن و نیوترۆنی تێدانە بێتا چی تێدانە دوو شتی تێدانە قوتابیان ئاگادار بە پرۆتۆنی تێدانە یەک دووش نیوترۆنی تێدانە ئەگە بێت شیبوونەوەی بێتا چی تێدانە پرۆتۆن و نیوترۆنی تێدانە شیبوونەوەی ناوچی کاربۆن چاردا ئەوە گرینگە قوتابیان هاتبووە پار شیبوونەوەی ناوچی کاربۆن چاردا بە نمونەیەکی شیبوونەوەی کێ دەژمێردرێ بە بێتا کەواتەوە گرینگە وەکو پرسیار شیبوونەوەی ناوچی کاربۆن چاردا بە نمونەی شیبوونەوەی بێتا دەژمێردرێت بە نمونەیە شیبوونەوەی بێتا کەواتە شیبوونەوەی ناوچی کاربۆن چاردا بە چێ دەژمێردرێ بە شیبوونەوەی بێتا دەژمێردرێت دیارە لە کاتی شیبوونەوەی ئەم جۆرە نیترۆن لێک هەڵدۆشێ بۆ پۆزیترۆن و ئەلکترۆن تێبینی بکە ناوک دەبێتە ناوچی تخمێکی جیاواز وەکو باسمان گوتمان ناوک دائیمەن تخمێکی ناوچی تخمێکی جیاواز پێک دێت بەڵام بارستە ژمارە و بارگەکە هەر دەپارێزرێ ئەگەر تەمەشا بکەین ئەوەی سەرەوە ئەو شیبوونەوەی بێتایە تەمەشا بکەن قوتابیان دەبینین ئەلێرانە کاربۆن چاردەیە دەبینین شیبوونەوەی ناوچی گەلیلەی کاربۆن چاردا بە چێ دەژمێرێ بە شیبوونەوەی بێتا دەژمێرێ ئەو کاربۆن چاردەیە دائیم بوویتە نایترۆجین چاردە کە بارگەکەی لە موجب 6 بوویتە موجب 7 زیادی کردە و تەنۆرکەی بێتا چیە بارگەکەی چیە سالب یەکە تەمەشاکەن ئێستا پاراستنی بارستە ژمارە بەخۆی کاربۆن چەندە چاردەیە وتمان سەفرە لەبەرەوەی پرۆتۆن نیوترۆن تێدانین بارستەکەی نزیکەی بارستەکەی دەکاتە سەفر کۆی دەکەوێت دەکات پاراستنی بارگەکە بەخۆی چەندە موجب 7 لەگەڵ سالب یەکی دەبێن قوتابیان موجب 7 زائیدەن سالب یەک دەکات چەند موجب 6 دەکا موجب 6 ئەوە پاراستنی بارستە ژمارە و بارگەی ئەوە بەنسبەت شیبوونەوەی بێتا دێنە سەر کۆتا جۆریان قوتابیان دێنە سەر باسی شیبوونەوەی گاما لە کاتی شیبوونەوەی ئەلفا و بێتا و زە دەردەپەڕێت یعنی لە کاتی شیبوونەوەی ئەلفا و بێتا و زە دەردەپەڕێت بەشێک لەم وزەیە بە شێوەی ڕووناچێکی نەبیندراو کە وزەیەکی بەرز و زۆری هەیە دەردەچێت بەم ڕووناچێ دەڵێن تیشی گامە کاتە قوتابیان ئاگا لەوێت تیشتی گاما چۆن پەیدا دەبێت لە شیبوونەوەی ئەلفا و بێتا وزە دەردەپەڕێت چ دەردەپەڕی وزە بەشێک لە موزەیە بە شێوەی چ دەبی بە شێوەی ڕووناچێکی نەبیندراو ڕووناچەکەی نابینین کە ئەو دووەشی دەبنەوە ئەلفا و بێتا کە وزەیەکی بەرز و زۆری هەیە دەردەچێت بەم ڕووناچێ دەڵێن تیشتی گامە کاتە بە دەرپەڕاندنی تیشتی گامە لە ناوک دەڵێن شیبوونەوەی گامە ئەم شیبوونەوە ڕوودەدات کاتێک تەنۆرکەکان لە ناوکدا شوێنیان بگۆڕێ لە چ کاتێک ڕوودەدات تەنۆرکەکان لە ناوک شوێنیان دەگۆڕن تیشتی گامە بارستە و بارگەی نییە ئەن زۆر جا درێکام لەمانە خوارەوە بارستە و بارگەی نییە دەبینین گاما چییە تیشتی گاما بارستە و بارگەی نییە بەو پێش شیبوونەوەی گامە بە تەنها نابێتە هۆی گۆڕینی جۆری توخم و گۆڕانی بۆ توخمێکی تر یعنی دائیمەن گۆڕانکاری لە توخمە ناوچی توخمەچی نابێتە ناوچی توخمێکی جیاواز ئەوە گرینگە یعنی نابێتە گۆڕانی بۆ توخمێکی دەربەرەوە ئەوە وێنەکەی نییە ئەوە بەنسبەت شیبوونەوەی گامە بەنسبەت شیبوونەوەی گامە
ئێستا کە دێنە سەرباسی توانای تێپەڕاندنی تیشکەکان توانای تێپەڕاندنیان بزانین توانای تێپەڕاندنیان چۆنە قوتابیان ئەگە دێن ئەو وێنەیە زۆر گرنگە ئەو وێنەیە دەبی بزانی وێنەیەکی زۆر گرنگە توانە هەر سێ زۆر لە تیشکە ناوەچەکان توانای جیاوازیانێ لە تێپەڕبوون بەناو مادەدا یان ڕۆیشتن بە ناویاندا ئەم جیاوازیش دەگەڕێتەوە بۆ جیاوازی بارستە و بارگە ئەگەر تەماشاکەن قوتابیان ئەوە هەر سێ تیشکمان هەیە دەبینین بە هەر سێ ڕەنجی دەبینی زەردەکە گامایە و شینەکەش چیە بێتایە سەوزەکەش چیە ئەلفایە دەبین ئەوانەی لە پێشیانە ئەوە دەبینین ئەوە چییە کاکەزە ئێستا ئەمە دەتوانین ئەلفای بە کاکەز ڕابگرین ئەلفا یعنی زۆر جار لە وزاری دێدرێت کام لەمانەی خوارەوە دەتوانین بە کاکەز ڕابگرین ئەلفا و جۆری دووەم بێتایە بە ڕەنجی شینە دەبین ئێستا سەوزەکە نەما کاکەزماندا پێشی دووەکەی دی ڕۆیشتن شین و زەردەکە گوتمە زەردەکە گامایە تیشی گامایە و شینەکەش تەنۆرکەی بێتایە دەبینین بێتایەکە بە چ ڕادەوەستی بە ئەلەمینیۆمی ڕادەوەستی دەتوانین ڕایگرین ناتوانین تێپەڕبی زۆری سێمان تیشتی گاما لە هەمیان بەهێزترە قوتابیان توانێت تێپەڕبوون لە هەمیان زۆرترە دەتوانین بە کۆنکریت ڕای بگرین تیشتی گاما ئێستا دێنە سەرباسی تەنۆرکەی ئەلفا دەرێ بارگە و بارستەی گەورەترە لە تەنۆرکەی بێتا و تیشکەکانی گامە کاتە ئەلفا چییە بارگە و بارستەی گەورەترە لێ دەتوانین بە کاکە بارگە و بارستەی گەورەترە لە تەنۆرکەی بێتا و تیشکەکانی گامە یانەوە لە هەردووچیان گەورەترە ئەلفا تەنۆرکەکانی ئەلفا دەتوانن بگوازنێن لە دووری چەند 7 سانتیمەتر لە هەوا و جلوبەرگ و کاکەز دەتوانن بیاوەستێن ئەمە دەتوانین بە چ بیاوەستێن بە جلوبەرگ و کاکەزان وەکو لە وێنەی دەبینین دەتوانین ئەمە بین بە کاکەس تەنۆرکەی ئەلفا ڕابگرین دێنە سەر جۆری دووەمیان تەنۆرکەی بێتا بارکەی سالی بێکە یان بارگەی موجەبیەکیان هەیە بە نزیکەی بارستیان نییە توانای تێپەڕبوونیان گەورەترە لە توانای تێپەڕبوونی لە تەنۆرکەی ئەلفا یعنی توانای تێپەڕبوونی زیاترە چێ بێتە هاوەکو لە وێنەکەی دادەبینین ئەو ڕەنگەشینە گوتمان تێپەڕ بووە لە ئەلفای زیاترە تەنۆرکەکانی بێتا دەتوانن بگوازنێنەوە لە دووری 1 مەتر دەتوانێت لە دووری 1 مەتر بە نزیکەی لە هەوادا ئەلەمینیۆم بە ئەستوری 3 میلیمەتر دەتوانی بیانوەستێن ها لە وێنەیە دەبین ئەلەمینیۆم تەنۆرکەی ئەلفای وەستاندیە تێپەڕ نەبووە ڕەنگەشینەکە تەنۆرکەی چیە بێتای تەنۆرکەی بێتای ڕاگرتیە ئێستا دێنە سەر تیشتی گاما بارگە و بارستایان نییە بە ئاگا لێ قوتابیان بارگە و بارستایان نییە لە هەمیان زیاتر توانای تێپەڕبوونیان هەیە تەماشاکەن تیشتی گامە چەند توانای تێپەڕبوونی زۆرە یعنی لە بێتا و ئەلفای زۆرترە توانای تێپەڕبوونیان زیاترە ئەو مادای دەتوانن بیا چڕیان زۆرە دەبی زۆر چڕ بناوەکو ئەو کۆنکریتەی ئەو چیمەنتۆیە کۆنکریتە زۆر چڕی زۆر و ئەستورە وەکو چەند سانتیمەترێک لە قورقشمیش چڕی زۆرە یان چەند مەترێک لە کۆنکریت گوتمان لەگە سەبایتی ئەنەگە چیمەنتۆیەکی زۆر چیمەنتۆ پێ دەڵێن کۆنکریت ینی زۆر پتەوە بیتن ئەو بەنسبەت توانێت تێپەڕبوونیان زۆر جاران لە وزاری هاتەوە مەسەڵەن کامیان توانێت تێپەڕبوونیان زۆرترە کامیان دەتوانێت بە کاکەس بیانوەستێن ئەوە پرسیارەکانە لەسەر ئەو وێنەی کە زۆر جاران لە وزاری هاتیتەوە لە نیشتیمانی تاکردنەوەی نیشتیمانی ئێستا دێنە سەر کاریگەری تیشکەکان لەسەر مادە کاریگەریان لەسەر مادە لەوانەیە ئەو گەردیلانەی کە بەر تیشکە ناوەچیەکان دەکەون ئەلکترۆن دەردەپەڕێن ئەو بەندە کیمیانێکە گەردیلەکانی بەیەکەوە بەستووە لێک هەڵدەوەشێن لە کاتێک بەر تیشکێکی ناوەچی دەکەوێت ئەم دوو کاریگەرە لە کاتی ڕوودانیا زیان بە مادەی زیندوو نازیندوو دە کاتی تیشکەکان زیان بە دوو شتی دەگەینن بە مادەی زیندوو و بە مادەی نازیندوو دەگەن زیان بە مادەی زیندوو دەری هەر کاتێک ئەندامی بوونەوەرێکی زیندوو تیش بمژێت خانەکانی زیانیان پێ دەکەوێت تیشکەکان دەتوانن ببنە هۆکاری سوتان وەک ئەو سوتانەی کە لەدەست لێدانی شتێکی گەرم پەیدا دەبێت تەنها ڕوبەربوونەوەی تیشکەکان دەبێتە هۆی نەخۆشی تیشکدەرینە نیشانەکانی ئەم نەخۆشیە بێهێزیە و ئارەزوو نەکردن خواردن و وەقش وەراندنە وەروەها دەبێتە هۆی تێکچوونی خانەکانی خوێن و دەبێتە هۆی مردن
و ڕوبەڕبوونەوەی تیشکەکان ترسناچی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە زۆر دەکات بەهۆی ئەو زیانانەی کە بە خانەکانی دەگەینێت. ئەو کەسانێک کە لە نزیک مادەی تیشک دەرەوە ئیش دەکەن فلیمە هێما هەڵدەگرن. قوتابیان فلیمە هێما زۆر جاران دەبینە ئەو وێنەی شێوەی پێنج ئەو فلیمە هێمایە، یعنی ئەو کەسەی لەو شوێنەی لە شوێنی تیشک ئیش دەکانی تیشکی ئیشەهای لۆ خەڵکی دەگریتن دەبینین بۆ دەمبوزەی بە سەدرەکەی وە دەنووسێت قایم دەکەن، ئەنی پاشان دێن فەحسی دەکەنەوە یان پشکنی لەوە دەکەم زان چەند تیشکی بەرکەوتی ئەو کەسەی لەو شوێنەی ئیش دەکەن. ئەم تیشکانە شێوەیەک لەسەر فلیمەکە دروست دەکەن و بۆ ئەوەی ئەو کەسە ئاگادار بکەنەوە لە ترسناچی ئەو تیشکە ئەگەر ئاستی تیشکەکان زۆر بەرز بێت. ئەوە زیان گوتمان بە خانەکان دەگەینیتن و زیان بە مادەی زیندوو مەبەستیتی زیندوو. زیان بە مادەی نازیندوو، یعنی باز دەکە نازیندوو، یعنی کەلوپەلەکانی لەسەر گۆی زەوی هەیە وەکو باڕەخانەکان دەرێت تیشکەکان دەتوانن زیان بە مادە نازیندوەکان بگەینن کاتێک گەردیلەی کانزاکان ئەلیکترۆن ون دەکەن، کانزاکە دادەخورێ. تەئسیر باڕەخانەکان زۆربەی لە کانزایە دروستکرایە، ئەو تیشکانەیە بەردەکەوێت چ دەکەن؟ ئەو کانزانە ئەلیکترۆنی ون دەکەن، کانزاکە چی لێدێ؟ دادەخورێ، دەخورێتن. تیشکەکان توانای وێرانکردنی کانزای باڵەخانەکانیان هەیە وەکو تیشکەکانی کارگە ناوچەکانی بەرهەمێنانی وزە. ئەو تیشکە ئاسبەرزانەی کە لە خۆرەوە دێن دەتوان زیان بە گالیسکە گەردوونیەکان بگەینن. ئێستا زیان لە قوڵایە جیاوازەکان تابیان زیان لە قوڵایە جیاوازەکان تیشکی گامە بە ئاسانی بە مادەکان تێپەڕ دەبی. تیشکی گامە وتمان زۆر بەتینە تازە وێنەکەمان دی قوتابیان بە ئاسانی بە مادە تێپەڕ دەبیت. دەری ئەم تیشکانە لە تێپەڕاندنیاندا لە هەمویان بەتینتر و زیان بە شانە زیندوەکان دەگەینن. زیان بە چ دەگەینین؟ بە شانە زیندوەکان دەگەین. و تەنۆرکەکانی بێتا دەبێتە هۆی زیانگەیاندن لە نزیک ڕووی. ئاگال لێ قوتابیان تەنۆرکەی بێتا زیان دەگەینین چیە؟ لە نزیک ڕوو. بێتا یعنی لە نزیک ڕۆکەی. بەس تەنۆرکەی ئەلفا ئەگە بین تەمەشاکەی تەنۆرکەی ئەلفا دەبێتەوە زیانگەیاندن لە ئاستی ڕوو، لە ئاستی ڕوو، لە نزیک ڕوو و لە ئاستی ڕوو، بەو دوو زۆرە. سادینە سەر باسی زانینی تەمەن بەهۆی شی بوونەوە. زانینی تەمەنی شتێکی کۆن گرانە، بە تایبەتی ئەگەر تەمەنی ئەو شتە بە هەزارها ساڵ بێت. دەری ئەو کەسانێک کە بە شاخەکانی ئەلبی ئیتالیا سەرکەوتن لە ساڵی 1991 پاشماوەی پیاوێکی بەستویان دۆزیەوە هەروەکو لە شێوەی دیارە لە خوار ئێستا دێن تەمەشا دەکەین. زاناکان ڕوودانی مردنەکان خەملان بە دەوروبەری 5300 ساڵ. چۆن زاناکان کاتی مردنیان خەملان؟ شیبوونەوەی کاربۆنی تیشکتەر کلیلەکە، یعنی کاربۆن ئەمە زۆر بە کاربۆن چاردە ئیش دەکەن، چونکە کاربۆن چاردە لە لەشماندا هەیە. دەبین ئەو پیاوە بەستویان دۆزیتەوە تەمەنی 5300 ساڵ بوو لە ئیتالیا لە شاخی ئەلبی لە ساڵی 1991 دۆزیتوان. ئێستا دێنە سەرباسی کاربۆن چاردە لە ناولەش. دەرەگەردیەکانی کاربۆن لە هەموو مادە زیندوەکاندا هەیە، بەڵام ڕێژەیەکی سەدی کەم لەم گەردیلانە گەردیلەکانی کاربۆنی چاردەی تیشک دەر، یعنی ڕێژەی کەمیان گەردیلەی کاربۆنی چاردەی تیشک دەرن. قوتابیان ئاگادارە ڕێژەیەکی کەم لەم گەردیلانە گەردیلەکانی کاربۆنی چاردەی تیشک دەرن. ئاگا لێ بوونەوەری زیندوو دەرێ لە ماوەی ژیانیدا ڕێژەی سەدی کاربۆن چاردە هەروە خۆی دەمێتەوە، یعنی ئەمە ناگۆڕێت کاربۆن چاردە. ئەگەر مرۆڤەکە زیندوو بی یان هەر بوونەوەرەك زیندوو بی، لەبەرەوەی مرۆڤ کە زیندوو بی خواردن دەخوات شوێنی ئەو کاربۆن چاردەیە دەگرێتەوە. واتە گەردیلەکان شی دەبنەوە، گەردیلەی تر جێگایان دەگرنەوە. ڕۆکەکان کاربۆنیان دەست دەکەوێت بەهۆی بەرگە هەواوە، جانەوەرانیش کاربۆنیان دەست دەکەوێت لە ڕێی خۆراکەوە. ئەن جانەوەران ڕۆک دەخۆنیان کاربۆنەکە دەست دەکەوێتەوە. بەڵام هەر بوونەوەرێکی زیندوو کە دەمرێت ئاگا لێبێت کە مرد کردداری جێگرتنەوەی کاربۆن چاردە دەوەست. ئەگە برێ لە چ کاتێک کردداری جێگرتنەوەی کاربۆن چاردە دەوەستێت دەڵێ ئەتوو هەر بوونەوەرێکی زیندوو کە دەمرێت کردداری جێگرتنەوەی کاربۆن چواردە دەوەستێت. بە تێبەڕبوونی کات ئاستی کاربۆن چاردە نزم دەبێتەوە لە لەشی بوونەوەرەکە بەهۆی تیشکە شی بوونەوە، بەهۆی تیشکە شی بوونەوە.
ئێستا دێنە سەرباسی تێکڕای شیبوونەوە جێگیرە. تێکڕای شیبوونەوە جێگیرە. تەماشاکەن قوتابیانی خۆشەویست، تێکڕای شیبوونەوە جێگیرە. زاناکان دۆزیانەوە کە هەر 5730 ساڵ 5730 ساڵ نیوەی کاربۆن 14 شی دەبێتەوە. یعنی بۆ 10 ساڵی نیوەی کاربۆن 14 چی لێ دێ لە وێنەیە شی دەبێتەوە. یعنی ئەوە نیوە تەمەنیتی لە هەر نمونەیەک بێت و تێکڕای شیبوونەوە جێگیرە. ئەم تێکڕای پلەی گەرمی پەستان کاری تێناکە. ئاگا لێ قوتابیان دوو شت کاری تێناکە، پلەی گەرمی و پەستان. یعنی هەر پلەی گەرمی بەرزبی نزمبی هیچ کاریگەری نییە پەستانش. هەموو هاوتایەکی تیشکدەر تێکڕای شیبوونەوەی تایبەتی خۆی هەیە، پێ دەڵێن نیوە تەمەن. ئەو پێناسەکەش لێرە هەیە، دەرێ نیوە تەمەن کاتی پێویستە بۆ شیبوونەوەی نیوەی ژمارەی ناوکەکانی هاوتایەکی تیشکدەر. ئەوە پێناسەیتی پێناسەکەی دەتوانانی لێرەش بکەیت. بریتیا لە کاتی پێویست بۆ شیبوونەوەی نیوەی ژمارەی ناوکەکانی هاوتایەکی تیشکدەر. شێوەی هەفت نمونەیەکە بۆ ئەم کردارە. هەندێک لەو هاوتانە تێدایە کە نیوە تەمەنیان لە بوارێکی فراواندا هەیە. تەماشاکەن دەبینین نمونە بنچینەیەکە بڕێکی دیاریکراو لە هاوتای تیشکاوی. دەرێت دوای نیوە تەمەنێک نیوەی نمونە بنچینەیەکە شی دەبێتەوە، نیوەنەکەی تر ناگۆڕێ. ئەوە دوای یەک نیوە تەمەن. ئاگا لێ قوتابیان دوای دوو نیوە تەمەن، یعنی دوو لەسەر یەک دوو نیوە تەمەن چارێگێکی نمونە بنچینەیەکەوە خۆی دەبینێتەوە. ئەگەر دوو نیوە تەمەن لە دوای یەک ئاگار لێبی، ئەگەر لە زۆر جا لە پرسیارەکان دەرێت چارێگێکی نمونەیەکە مایتەوە. ئەگەر گوتی چارێگەک ئەوە نیوە تەمەنەکەی بە دوو دادنێ. ئاگار لێبی ئەگەر گوتی چارێگەک لە نمونەکە مایتەوە ئەتوو بە دووی دادنێ نیوە تەمەن. چونکە ئەمە یاسایەکمان ئێستا دەینووسین لە بۆ دیاریکردنی تەمەن. دەرێ یاسایەکە ئێستا پێتان دوای سێ ئەوەندەی نیوە تەمەن یەک لەسەر هەشتی نمونە بنچینەیەکە خۆی دەبێت. دوای سێ نیوە تەمەن ها قوتابیان ئەوە دوو نیوە تەمەنە، ئەوە یەکە، ئەوە یەک نیوە تەمەن، ئەوە دوو نیوە تەمەن چارێکمایە. سێ نیوە تەمەن یەک لەسەر هەشتی نمونە بنچینەیەکەوە خۆی دەبێتەوە. ئەوە چارێگەکی دوای دوو نیوە تەمەن تەماشا وێنەیەکەن چارێگەکی نمونە بنچینەیەکە وە خۆی دەبێت. یاسایەکمان هەیە لە بۆ دیاریکردنی ئەلێرە دەینووسین. دەرێت تەمەن لۆ دیاریکردنی تەمەن دەکات نیوە تەمەن جاران نیوە تەمەنی هاوتە تیشکدەرەکە. ئەوە یاسایەکەیتی دەبینین. تەمەن دەکات نیوە تەمەن جاران نیوە تەمەنی هاوتە تیشکدەرەکە، یعنی نیوە تەمەنە. ئەگەر برێ چارێگێکی نمونە بنچینەیەکە و خۆی مایتەوە ئەتوو بە دوو نیوە تەمەنی دادنێ. بە چەندی دادنێ؟ دوو. جاران نیوە تەمەنی هاوتە تیشکاوەرەکەی دەکەی، ئەو نیوە تەمەنەکە دەداتێ لە پرسیاری. جاران دەکەی تەمەنەکەی دۆزیەوە بە شێوەی حسابی کە لە پاش ئەو بابەتەی پرسیارەکی حسابی باس دەکەین. ئێستا پرسیارەش حسابی باس دەکەین. قوتابیان گوتمان ئێستا پرسیارەکی لەسەر دۆزینەوەی نیوە تەمەنی شیکار دەکەین. دەبینین ئێستا دەرێ بەردێک چارێگێکی بڕە بنچینەیەکە لە پۆتاسیۆم چلی تێدا. نیوە تەمەنی پۆتاسیۆم چل دەکاتە 1.3 ملیار ساڵ. تەمەنە ئایا تەمەنەکەی چەندە؟ لەبەرەوەی دەڵێتن دەرێت چارێگێکی بڕە بنچینەیەکەی. چارێگێک دەکات دوو نیوە تەمەن. کاتە توی یاسایەکەی دەنووسی قوتابیان دەکات تەمەن یەکسانە نیوە تەمەن جارە نیوە تەمەنی هاوتە تیشکدەرەکە. تەماشاکەن قوتابیان خۆشەویست. ئێستا کە تەمەنەکەی نیوە تەمەنەکەی بە دوو هەژمار دەکەین، لەبەرەوەی دەڵێت چارێگێکی یعنی دوو نیوە تەمەن. کەواتە جاران نیوە تەمەنی هاوتە تیشکدەرەکە دەبینین دەکاتە چەند؟ دەکا 1.3 ملیار ساڵ. کەواتە 1.3 جارانی دووی دەکەین دەکات چەند؟ دەکات 2.6 ملیار ساڵ. ئەوە
تەمەنەکەمان دۆزیەوە. ئەوە بەنسبەت شیکارکردنی دۆزینەوەی ئەو پرسیارانەی کە پێویستی بە تەمەنە. دیاریکردنی تەمەن. زاناکان پێوانەی ژمارەی شیبوونەوەی ناولەشی پیاوەبەستووەکان لە هەر دەقیقەیەک کرد کە بینیان بەشێکی زۆر کەم لە نیوەتەمەنی کاربۆن 14 لە لەشی گۆڕاوە. بە دەربڕینێکی تر بڵێن تەمەنی پیاوەبەستووەکە نەگەیشتۆتە نیوەتەمەنی کاربۆن 14 کە گوتمان نیوەتەمەنی کاربۆن 14 قوتابیان چەندە؟ 5730 ساڵە. 5000 دەتوانی کاربۆن 14 بەکاربێن بۆ دۆزینەوەی تەمەنی تەنێک بگاتە 50000 ساڵ. 50000 ساڵ. و بۆ دۆزینەوەی تەمەنی ئەو تەنانەی کە کۆنترن لەو بەکارهێنانی توخمی تر نیوەتەمەنی پۆتاسیۆم چلکە دەوروبەری 1.3 ملیار ساڵە قوتابیان. یعنی ئەگە شتێکمان هەبوو تەمەنی لەوە زیاتر بوو دەتوان تخمی ترمان هەیە کە نیوەتەمەنیان زۆرە. تەماشاکە پۆتاسیۆم چل کە تازە پرسیارەکی شیکاریمان لەسەر پرسیارێکمان شیکار کرد لەسەری دەبینی 1.3 ملیار ساڵە نیوەتەمەنەکەی. دەرێ بەکاردێ بۆ دۆزینەوەی تەمەنی داینەسۆڕە بەبەردبووەکان. ئێستا ئەوە هەندێک خشتێکمان هەیە، هەندێک نیوەتەمەنە هەروەکو زانیاریەک بیزانن دەبینین هاوتانە قوتابیان یۆرانیۆم 238مان هەیە نیوەتەمەنەکەی 4.5 ملیار ساڵە. چەند زۆرە هەشمانە زۆر کەمە بە چرکەیە. ئەزە لە ئێستا هاوتاش کەمە کالیسیۆم 36مانەیە دەبین 0.1 چرکەیە. یعنی بە خولەک بە چرکەمانەیە بە خولەکمانەیە بە ڕۆژمانەیە. ئێستا پۆلۆنیۆممان 138 ڕۆژە نیوەتەمەنەکەی بەپێی ئەوکان دەگۆڕەوەکو زانیارێک ئەو خشتەی تەمەشاکەن. ئێستا دێنە سەر بەکارهێنانەکانی تیشکە چاڵاچی. ئەنی زۆر بەکارهێنانی هەیە لە ژیانی خۆمان، ئەنی سوودی لێ دەبینیت. زانیت چۆن هاوتا تیشکدەرەکان بۆ دیاریکردنی تەمەنی تەنەکان بەکاردێن، بەڵام تیشکە چاڵاچی لە زۆر بوار و مەبەستی جیاوازی تردا بەکاردێن. پشکنەری دووکەڵ لە ماڵەکەتدا بڕێکی کەمی لە مادەی تیشکاوی تێدایە. دەبێتە پشکنەری دووکەڵ زۆر جاران لە دەوائیر و لە شوێنەکان دانرایە لەبەرەوەی هەر ئاگرێک هەر شتێکەبی ئەوە زەنجی ئاگدارکەرەوە لێ دەداتن مادەی تیشکاوەری تێکرایە. دەتوانین هەندێک هاوتا بەکاربێن بۆ بەدوا داچووەکان و بەدوا داچووەکان تخمی تیشکنن، یعنی تخمی تیشک دەرن. دەتواندرێت دوای ڕێڕەوەکان ڕێڕە بکەون لە ڕێگەی کردار یان کارلێ. ئێستا دێنە سەر تیشکە چاڵاچی و گرنگجیدان بە تەندروستی. یعنی تیشکە چاڵاچی پزیشکەکان بە دواداچووەکان بەکاردەهێن بۆ ئەوەی بتوانن گرفتی تەندروستی دیاری بکەن. بە جۆرێک دەدرێت بە نەخۆشەکە یان بە دەرزی لێ دەدرێت کە نیوەتەمەنیان کورتە. ینی لە ڕێی دەرزیەوە لە لەشی کەسەکە دەکرێت، ینی پێی دەنێت سوبغا لە لەشی دەکرێتن، ینی ئەو مادەیەکی تیشکاوەریە. پاشان ناسەرەوەکان بەکاردێن بۆ بە دواکەوتنی ئەم بە دواداچووە کاتێک لە ناو لەشی نەخۆشەکە دەجوولێت. ئێستا شێوەکمان هەیە وەکو لە شێوەی 9 ئەلف دیارە نمونونەکە لەسەر ئەنجامەکانی خوێندی بە دواداچووەکان. هەروەها مادە تیشکدەرەکان بۆ چارەسەرکردنی هەندێک نەخۆشی وەکو شێرپەنجە بەکاردێت و مادە تیشکدەرەکان هاوبەشی دەکەن لە نەمانی نەخۆشی. بۆ نمونە هەندێک مادەی خۆراک و بەروبوومی تەندروستی بە تیشکەکان پاکش دەکرێن. زۆر جاران ئەمە پێی دەڵێن سۆنەر، یعنی زۆر جاران ئەو کەلوپەلانە دەبینین لە ناو کارتۆن و شتەکانە بە ناوی دادەڕواتن ئەو تیشکەی لێ دەدرێت پاکش دەکرێتەوە لە بەکتریا و شتی تر. ئێستا تیشکە چاڵاچی ئەو گوتمان لە بواری تەندروستی بەکاردێت. تیشکە چاڵاچی لە بوارەشکەش بەکاردێت، بواری تیشکە لە پیشسازی. هەروها هاوتا تیشکدەرەکان هاوبەشی دەکەن لە دۆزینەوەی کەم و کوڕی دامەزراوەکان. بۆ نمونە تیشکەکان بەکاردێن بۆ تاقیکردنەوەی ئەستوری پلێتی کانزا. دیارە ڕێگایشترە بۆ بەکارهێنانی هاوتای تیشکدەر کە لە وێنەی دیارە کە بۆ تاقیکردنەوەی دامەزراوەکان بەکاردێن. هەندێک گالیسکەی گەردوونی بێ سەرنشین، گالیسکەی گەردوونیمانەیە سەرنشین لەسەر مادەی تیشکدەری تێدەکرێت وەکو سەرچاوەکی وزە بە شێوەیەک کە وزەی بەرهەمهاتوو لە شیبوونەوەی ناوەچی دەگۆڕێت بۆ وزەی کارەبا. بۆ ئیشپێکردنی گالیسکە گەردوونێکە ئەوە دەبینین تازە باسما کرد ئەو دووێنەیە
شێوەی نۆ وتمان سوغەکە ئەوە شوێنەکەمان پێدەرێ دەبینین مادە تیشکە وەرەکە لە لەشی دەکرێت لەگەڵ ناسەرەوەی دەبینین ڕنگ دەکە شوێنەکانی ڕنگ دەکە ئەوەش بە دوواداچۆکانە کە بەکاردێتن ئەوە بوارەکانی بەکارهێنانەکە قوتابیان پوختە و پێداچوونەوەکان دەتوانن لە ماڵەوە لەو خۆتان شیکاری بکەن. ئێستا دێنە سەر باسی کەرتی دوو قوتابیانە خۆشەویست بەرهەمهێنانی وزە لە ناو بەرهەمهێنانی وزە لە ناو لە لەوانەیە کاتێک مڵال بوو بیت داوات لێکرا بێت یاری بە ئاگر نەکەیت ئاگر بە سادەی سوود و زیانی هەیە هەروها بۆ دەستکەوتنی وزە لە ناوچی گەردی لەش سوود و زیانی هەیە ئێستا کاما دەبینین وزە زۆر لە ڕێی بەکارهێنانی یعنی ناوکەوە ناوچی گەردیلەکانەوە ئیشی لەسەر دەکرێت هەروها بۆ دەستکەوتنی وزە لە ناوچی گەردیلە سوود و زیانی هەیە لەم کەرتەدا دوو ڕێگا فێر دەبێت بۆ دەستکەوتنی وزە لە ناو دوو ڕێگامانە قوتابیانەوانە گرینگە بۆ دەستکەوتنی وزە لە ناو یەکەمیان دوای دێنە سەر باسییان ناوکە کەردبوونە ئەوی تریان چیە پێکەوەلکاندنی ناوە چییە دوو ڕێگامانەی ئەوە یەک دەبینین ئەوە دوو ناوکە کەردبوون و پێکەوەلکاندنی ناوەچی کە هەست بە سوود و زیانەکانی کەردبوون و پێکەوەلکاندن کارێکی گرینگە بۆ ئەو کەسانێک کە بڕیار دەدەن دەربارەی بەکارهێنان ئەم وزەیە لەوانەیە تۆ یەکێک بیت لەوانە ئێستا دێنە سەر باسی جۆری یەکەمیان دەبینین جۆری یەکەمیان قوتابیان دێنە سەر باسی جۆری یەکەمیان ناوکە کەردبوون دێنە سەر باسی جۆری یەکەمیان ناوکە کەردبوون ناوکە کەردبوون دەبینین ناوچی هەندێک لە گەردیلەکان شی دەبنەوە بۆ دوو ناوچی بچووک ناوچی هەندێک لە گەردیلەکان شی دەبنەوە بۆ دوو ناوچی بچووک و جێجی ئەویش پێدەنە ناوکە کەردبوون کەواتە ناوکە کەردبوون دەرێ کردارێکە ناوچی گەورەی تێدا ینی ناوکەچی گەورە کەر دەبێت بۆ دوو ناوچی بچووک ناوکەچی گەورە کەر دەبێت بۆ دوو ناوچی بچووک مەسەڵەن کو دەبین سێوە چی بکەیت دوولەت کەرتی بکەیت بۆ دوو ناوچی بچووک و وزە دەردەپەڕێت لە ئەنجامی گۆڕینی بەشێک لە بارستەی ناوکە بنچینەیەکان و ناوچی هەندێک لە گەردیلەکانی یۆرانیۆم سەرڕای ناوچی گەردیلە گەورەکانی تر دەتوان بە شێوەی سروشتی ملکەتی ناوکە کەردبوون کەواتە چییە؟ یۆرانیۆم زۆر بەکاردێ لە ناوکە کەردبوون ئاگا لێ قوتابیان لە ناوکە کەردبوون چێ بەکاردێ؟ یۆرانیۆم دەتوانین ملکەتی ناوکە کەردبوون بن و دەتوانین گەردیلە گەورەکانی تر ناچار بکەین ملکەت بن بۆ کەردبوون ئەویش بە بۆردومانکردنیان بە نیترۆنەکان قوتابیان بۆردومانکردنیان بە نیترۆنەکان دەبینین بە چیان بۆردومان دەکەین بە نیترۆن یعنی وەکو ئەو لێزەرێکە من ئێستا لەو شاشەی دەدەم ئەوها لێیان دەدێن بۆردومانیان دەکەین بە نیترۆن دەبینین ساوا وێنەکمان هەیە لێرانە قوتابیان وێنەکمان هەیە ئێستا ئەوە یۆرانیۆمە لە ناوکە کەردبوون بەکاردێ کەردبوونی ناوچی یۆرانیۆم تەمەشاکەن بۆردومانمان کردیە بە نیترۆنی بۆردومانمان کرد ناوکەچی گەورە دەبتە دوو ناوکشی بچووک و جێگیر ئەو بەنسبەت ناوکە کەردبوو وزە لە مادە سەدەین سەر وزە ئایا دەزانیت دەتوانیت مادە بۆ وزە بگۆڕێت دەتوانیت مادە بۆ وزە بگۆڕێت بەڵێ ئەمە ڕاستە ئەگەر توانیت بارستەی گشتی بەرهەماتۆکان بزانیت لەو شێوەیە هەیتمان کە بەراوردی بکەیت بە بارستەی گشتی کارلێکردوەکان دایمە بارستەی گشتی بەرهەماتوو بەراورد دەکرێت بە بارستەی گشتی کارلێکردوەکان شتێکی سەیر دەبینیت بارستەی گشتی بەرهەم هاتووەکان کەمێک کەمترە لە بارستەی گشتی کارلێکردوەکان قوتابیان کارلێکردو دائیمەن ئەمە کارلێکمان هەیە دەبینین ئێرانە سەهمەکمان هەیە پێی دەڵێن کارلێکردو دوای سەهم پێی دەڵێن بەرهەم یعنی دوای سەهم بەرهەم دائیمەن ئەو دۆ دەبی چبی دەبی بارستەکەیان بارستە ئەو بارستەی بەرهەم بارستەی کارلێکردو کەواتە لێرانە بارستەی گشتی بەرهەمواتەکان دەڵێ کەمێک کەمترە لە بارستەی گشتی کارلێک کردووەکان بارستەی گشتی کارلێک کردووەکە بۆچی بارستەکان جیاوازن لێت چونکە هەندێک لە مادە گۆڕاوە بۆ وزە ئەگەر لەبەر چ برێ لەبەر چی بارستەکان جیاواز چونکە هەندێک لە مادە گۆڕاوە بۆ وزە ئەو وەڵامەکەیتی
تا بڕی وزەی دەرپەڕی و لە کەرتبوونی یەک ناوچی یۆرانیوم دەرێ بڕێکی زۆر کەمە وزەی دەرپەڕی و ئەگەر یەک کەرتبوونی ناوچی یۆرانیومی کە بەڵام ئەم وزەیە لە بڕێکی بچووک لە مادە دەردەپەڕێت بڕی ئەو مادەی کە گۆڕاو بۆ وزە بە نزیکی پێنجیەکی بارستەی گەردیلەی هایدرۆجینی یعنی دەرێ بڕێک کە ناوچی یۆرانیوم لە کەرتبوونی دەگۆڕێتن لە بۆ وزە دەرێ بە نزیکی پێنجیەکی بارستەی گەردیلەی هایدرۆجینە وزەکە گۆڕاوە کە بە بچووکترین گەردیلە دەژمێردرێت شێوەی دووە وەکو شێوەی ناوکە کەرتبوونی ناوکەکانی یۆرانیوم لە یەک پەپکەدا لە سوتەمەنی یۆرانیومدا بڕێک لە وزە دەردەپەڕێن یەکسانە بە وزەی بەرهەم هاتوو لە سوتەمەنی نزیکەی 1000 کیلۆ لە خەلووسی بەردین یعنی ئەگەمە یەک پەپکەی لە یۆرانیومی چ بکەین ناوکە کەرتبوونی لە بۆ بکەین بڕێک وزەمان لە بۆ دەردەپەڕێنی یعنی وزەی بەرهەم هاتوو مقابل یعنی بەرامبەری 1000 کیلۆ خەلووسیە ئەگەمە 1000 کیلۆ خەلووسی بستێنین یعنی ئەوەندە وزەیەمان ناداتێ بەقەدەر یەک پەپکەی یعنی یەک پەپکەی بستێنین بەقەدەر 1000 کیلۆ لە خەلووسی بەردینە سادینە سەر کارلێکی ناوەچی زنجیرەیی کارلێکی ناوەچی زنجیرەیی دەبینین کارلێکی ناوەچی زنجیرەیی جارێکی تر شێوەی یەک کە وای دانێ کە دوو نیترۆن یان سیان ژمارەیەکی هاوشێوە لە ناوچی یۆرانیۆم لەت دەکات لەو کاتە یعنی زیاتر دوو نیترۆن یان سێی لێ دەدەین وزە دەردەپەڕێت نیترۆنەکان زۆر دەبن و جارێکی تر وای دابنێت دوو نیترۆن یان سیان ناوکەکانی یۆرانیۆمی تر کەر دەکەن و بە هەمان شێوە دووبارە دەبێت ئەمە نمونەیەکە لە کارلێکی ناوەچی زنجیرەیی دەرێ ئەمە کارلێکێکی ناوکە کەرتبوونی یەک لە دوای یەکە یعنی کارلێکێکی ناوکە کەرتبوونی یەک لە دوای یەکە بە شێوەیەکی بەردەوام هەروەکو لەو شێوەی دیارە نمونەیەکە لە کارلێکی ناوەچی زنجیرەیی کە کۆنتڕۆڵ ناکرێت بەرهەمهێنانی وزە لە کارلێکی زنجیرەیی یعنی یەک لە دوای کارلێکی ناوەچی کە کۆنتڕۆڵ نەکرێت بڕێکی سامناک لە وزە دەردەپەڕێنێت زۆر بەخێرایی بۆ نمونە وزەیەکی سامناک لە بۆمبی گەردیلەیی بەرهەم دێت لە کارلێکی زنجیرەیی کە لەژێر کۆنتڕۆڵ نەماوە لەلایەشترەوە وێزگەی ناوەچی ئەو کارلێکانەی کە کۆنتڕۆڵ دەکرێن بۆ بەرهەمهێنانی وزەی کارەبا بەکاردێن ئەنی ئەو کارلێکە ناوەچیانە لە بۆ چ بەکاردێن یعنی لە بۆ وزەی کارەبا کە کێشەیە قوتابیان لە وڵاتان لەسەر وزەی ناوەچی دائیمە وڵاتان بۆ هەندێکیان بە مەبەستی بەرهەمهێنانی وزەی کارەبا بەکاری دێن کەواتە وێزگەی ناوەچی ئەو کارلێکان کە کۆنتڕۆڵ بۆ بەرهەمهێنانی وزەی کارەبا بەکاردێت وزەی دەرپەڕی لە ناوچی سوتەمەنی یۆرانیۆم لە ناو وێزگە بەرهەما لە ناو وێزگەکە بۆ بەرهەمهێنانی وزەی کارەبا بەکاردێت تابێەوە هاتبوو یعنی لە تاکنەوەی نیشتیمانی لە ناوچی سوتەمەنی یۆرانیۆم لە ناو وێزگە کە بۆ بەرهەمهێنانی وزەی کارەبا بەکاردێت بۆ بەرهەمهێنانی چ بەکاردێت بۆ بەرهەمهێنانی وزەی کارەبا بەکاردێت ئێستا سوود و زیانەکانی با بزانی ناوکە کەربوون سوود و زیانی چیە دێنە سەرباسی سوود و زیانی هەر شێوێک لە شێوەکانی وزە سوود و زیانیان هەیە بۆ ئەوەی بڕیارێک بدەیت لە بەکارهێنانی هەر شێوێک لە شێوەکانی وزە پێویستە سوود و زیانی بزانین بۆ نمونە سوتاندنی پاسەدارە قوتابیان بۆ ئەوەی گەرم بیتەوە لە شێوێکی سارد زۆر بەکەلکە بەڵام تەلیزمێک لەو ئاگرە دەتوانێت سەرەتایەک بێ بۆ سوتاندنی دارستانی یعنی ئەگەر تو لە دارستانەکی ئاگرێکت کردەوە یعنی خۆت پێگەرم کردەوە لەوانەیە سوودی هەبی لۆتی بەڵام لەوانەیە ئەو تەلیزمەیان کەمێک لەو ئاگرە بڵاو بێتەوە دارستانێکی بسوتێنیتن ناوکە کەرتبوون یەکێکە لە سەرچاوەکانی وزە زۆر سوود و زیانی هەیە بۆی پێویستە بیر لە سوود و زیانەکانی ناوکە کەرتبوون بکەینەوە ناوکە کەرتبوون ئەنی ئێستا قوتابیان دەبین جیهان زۆر ئەو کارلێکەی بەکاردێنی ئەنی لە بۆ بەرهەمهێنانی وزەی کارەوە وە چەکیش و لە بۆ جەنجیش بەکاری دەیدیتن ڕووداو یعنی ڕووداوی زۆرە ئەو چەکە یعنی ناوکە کەرتبوون ئەو کارلێکە ڕووداوی زۆرە دەرێ ئەوەی زۆرێک لە خەڵک دوودڵ دەکات دەربارەی وزەی ناوەچی بەکارهێنانێتی لە شەڕ دژی ژیانی مرۆڤایەتی وەک ئەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا
بەکاری هێنا دژی یابان لە ساڵی 1945 قوتابیان بە تایبەتی لە هەردوو شاری هیرۆشیما و ناکازاکی کە بۆ هۆی لە ناوچوون و توشبوونی سەدان هەزار یابانی و وێرانبوونی فراوان لە ڕژێمی ژینگەی لەو ناوچەیە. دەبینی ئێستا تەمەشای وێنەی شێوە پێنج بکەنەها ئەو بۆمبە ئەو تەقینەوە هیرۆشیمایە دەبینین چۆن لەیدایە وێنەجێ ڕوودانی هەر کارەساتێکی ناوەکی تەسناکیەکی زۆری هەیە بۆ ژیانی مرۆڤایەتی وەک کارەساتی تەقینەوە کارتێکەری چێرنۆبڵ لە ئۆکرانیا یعنی دەبین ئەو وێزگە ناوچێ تەقیتەوە لە ئۆکرانیا لە 26 ئیبریدی 1986 دیارە کە بۆ هۆی بڵاوبوونەوەی بڕێکی ترسناک لە سوتەمەنی ئۆرانیۆم تیشک دەرو و پاشماوە تیشک دەرەکانی تر لە بەرگەهەوای سەر زۆربەی ئەوروپا و ئاسیا و باکووری ئەمریکا قوتابیان تەمەشاکەن دەبین ئەو وێزگە ناوچیە لە ئۆکرانیا تەقیتەوە یعنی وێرانکاریەکی زۆری بەو ناوچەیە گەیاندیە و تیشکێکی زۆری فرادایتە ناو بەرگەهەوە ینی بەڕلای ناو بەرگەهەوای کردیە بە تایبەتی لە ئەوروپا و ئاسیا و باکووری ئەمریکا بڵاوبیتەوە ئەو تیشکانە ینی دائیمەن وێزگە ناوەچیەکان ڕووداویان زیاترە ڕاستە وزەیەکی سوتەمەنی زۆرمان دەدەنێ بەڵام لە هەمان کاتدا ئەگە کۆنتڕۆڵ نەکرێن ئەوە زیانی زۆر دەبیتن. ئێستا دێنە سەر باز بزانین پاشماوەکانیان چلێکن قوتابیان ئەمە ئەو وێزگە ناوەچیانەی کە بەرهەمیان دەبین دەبیت چارەسەری پاشماوەکانیشان کەن لەبەرەوەی ئەو وێزگە ناوەچیەکان ناوچی یۆرانیۆمی لێو بەکاردێ یۆرانیۆم مادەیەکی چییە وتمان قوتابیان تیشک دەرە یعنی ئەو پاشماوە وەکو کارگەچێک و کارگەک دەبینی پاشماوەکانی دەبی چارەسەرکە ئەو وێزگە ناوەچیانش کە بەرهەم دێن دەبینین دەبی چ بکەن پاشماوەکانی چارەسەر بکەن دەرێ کام لە پاشماوەکان دەرێ پاشماوە ناوچەکان لەو بابەتە گرنگانن بەستراون بە وزەی ناوچیەوە لەو پاشماوەنە تووڵە سوتەمەنیەکان و مادە کیمیاکان کە هەردووچیان بەکاردێن لە کردداری ئامادەکردنی ئۆرانیۆم معنی ئەمە دوو تشتی بەکاردێن تووڵی سوتەمەنی و مادە کیمیایەکان لە ئامادەکردنی کردداری ئۆرانیۆم هەروها داپۆشەری پێڵاو ئەو جلانێک کە کرێکارەکان بۆ خۆپاراستن لەبەری دەکەن ناوکە کردبوونێک کە کۆنتڕۆل بکرێت 50 ساڵ بەکاردێ یعنی ئەمە ئێستا ئەگەر وێزگەیەکی ناوەچیمان هەبیتن ناوکە کردبوونێکمان هەبی دەتوانین 50 ساڵ بەکاری بینی لە بۆ بەرهەمهێنانی وزەی کارەبا ئاگا لێ قوتابیان 50 ساڵ بەکاردێ بەڵام پاشماوەکان تا هەزاران ساڵ بەبەردەوامی ڕێژەیەکی زۆر تیشک دەدەنەوە قوتابیان ها زەرەری چەند زۆرە یعنی 50 ساڵ سوودمان پێدەگەینی بەڵام دەرێ پاشماوەکانی تا هەزاران ساڵ بەبەردەوامی چ دەکەن تیشک دەدەنەوە یعنی ئەو تیشکانە تووشی چمان دەکەن تووشی شێرپەنجەمان دەکەن یعنی لە ناو ناچیتن زۆر زامەتە هەزاران ساڵی دەوێت ناتوانرێت خێرای شیبوونەوەی ناوچی بگۆڕدرێت بۆیە پێویستە ئەم پاشماوانە هەڵبژیرێت بە جۆرێک کە کەمتر تیشک بدەن یعنی چۆن دەبی ئەمە پاشماوانە هەڵبگرین کە کەمتر تیشک بدەن دەرێت زۆربەی تووڵە سوتەمەنیەکان هەڵدەگیرێن لە ئاوزی ئاوی گەورە ئاگاتانی قوتابە لە چێنەر هەڵدەگیرێن لە ئاوزی ئاوی گەورە و پاشماوە شلەکانیش لە کۆگای ژێر زەوی هەڵدەگیرێن لە دوو شوێنە و لە کۆگای ژێر زەوی هەڵدەگیرێن لەگەڵ ئەمانەش زاناکان بەردەوامن لە توێژنەوە و بیر و بۆچوونی باشتر بۆ هەڵگرتنی دێرەشخانی پاشماوە ناوەچیەکان پاشماوە ناو ئێستا دێنە سەر باسی سوتەمەنی ناوەچی بەبەراو لەگەر سوتەمەنی هەڵکەندرا قوتابیانی خۆشەویست ئێستا با بزانین سوتەمەنی هەڵکەندرا و مەبەستی لە چییە سوتەمەنی هەڵکەندرا و یعنی ئەو نەوتەخاوەی کە لە وڵاتی خۆمان و لە وڵاتە عەرەبیەکان و لە دنیا هەیە پێ دەنێن نەوتی خاو ئەوە سوتەمەنی هەڵکەندرا ئەمە دوو زۆرمان هەیە لە وزە سوتەمەنی هەڵکەندرا و هەر وزەمان دەداتێ و سوتەمەنی ناوەچیش گوتمان ئەوە بەهۆی کردبوونی ناوەچی بەرهەمدەی یۆرانیۆمی تێدا بەکاردێت ئەوەش وزەمان دەدات یعنی دروستکردنی وێزگەیەکی ناوەچی زۆر زیاترە لە نرخی دروستکردنی وێزگەیەکی گەرمی کە سوتەمەنی هەڵکەندراوی تێدا بەکاردێت یعنی ئەمە دەتوانێت سوتەمەنی نرخی دروستکردنی وێزگەیەکی گەرمی کە سوتەمەنی هەڵکەندراوی تێدا بەکاربێ هەرزان دروست بکەیت بەڵام نرخی دروستکردنی وێزگەیەکی ناوەچی یعنی زۆرە پارەیەکی زۆری دەوێت بەڵام ئیش پێکردنی وێزگەیەکی ناوەچی نرخەکەی کەمترە لە بەکارهێنانی ئەو وێزگانەی کە بە سوتەمەنی هەڵکەندراو کار دەکەن یعنی ئەوە یەک جار دروست دەکەی قوتابیان یەک جار دروستی دەکەی تەواو بەڵام ئەو وێزگانەی کە بۆ سوتەمەنی هەڵکەندراو کار دەکەی دەبی بەردەوام
چ بکەیت سوتەمەنی تێدا بەکاربێنی بەردەوام ڕۆژانە بەڵام ئەوە یەک جارە لەبەرەوەی پێویستیان بە سوتەمەنێکی زۆر کەمتر هەیە وێزگەی ناوەچی وێزگە ناوەچەکان گازی دوانۆکسیدی کاربۆن دەرناپەڕێنە ناوها قوتابیان وێزگەی ناوەچی گازی دوانۆکسیدی کاربۆنی فڕەناداتە ناوها بەڵام سوتەمەنی وێزگەی سوتەمەنی کە بە سوتەمەنی هەڵکەندراو ئیش بکاتن دوانۆکسیدی کاربۆنی زۆر فڕەداتە ناو هەوای وەروها بەکارهێنانی ناوکە کردبوون لە بەکاربردنی سوتەمەنی هەڵکەندراو کەم دەکاتەوە یعنی ئەگەر ئەمە وێزگەیەکی ناوەچیمان هەبی ئەو سوتەمەنی هەڵکەندراوەش وەکو گەنجینەک لە بۆمان دەبینێتەوە وەکو گەنجینەک یعنی وەکو کۆگایەکی ئامادەکراوە یعنی خەزنکراو لە بۆمان دەبینێتەوە لە بۆ نەوەکانی داهاتمان کە دەرێ دەبێتەوە هۆی ئەوەی ئەم سوتەمەنیان بۆ کاتێکی درێژتر و زیاتر ببینێتەوە ئەگەر ئەمە وێزگەی ناوەچی بەکاربینن بە کردداری ناوکە کردبوون ئەو بەنسبەت کردداری ناوکە کردبوون ئێستا باسی جۆرەشکە دەکەین ئەمە لە بیدایەتی گوتمان ناوکە کردبوونمان لەگەڵ پێکەوەلکاندنی ناوەچی تەماشاکە قوتابیان ئەو پێکەوەلکاندنی ناوەچی ئەو وێنەکەیتی دەبینی پێکەوەلکاندنی ناوەچی کارلێکێکی ناوەچی ترە کە مادەی لەگەڵدا دەگۆڕێت بۆ وزە بۆ پێکەوەلکاندنی ناوەچی دەرێت دوو ناوەک یان زیاتر یەک دەگرن دوو ناوەک قوتابیان دوو ناوەک یەک دەگرێت یان پێکەوە دەلکێن پێکەوە دەنووسێنیان کە بارستەکەیان بچووکە بۆ پێکێنانی ناوکێکی گەورەتر کەواتە پێکەوەلکاندنی ناوەچی دوو ناوەک دەبێتە یەک ناوە یعنی یان ناوکێکی گەورەتر ئەو پێدرن پێکەوەلکاندنی ناوەچی قوتابیان ئێستا ئەمە نەماتوانێت پێکەوەلکاندنی ناوەچی دروست بکەین لەبەرەوەی ئێستا هەندێک کێشەمان هەیە لە بۆ دروستکردنی پێکەوەلکاندنی ناوەچی کێشەکەی پێویستی بە پلازمایە دەرێ بۆ ئەوەی پێکەوەلکاندن ڕووبدات دەبێت زاڵ بین بەسەر هێزی لێک دوورکەوتنەوەی نێوان ناوکە بارگە موجەبەکان یعنی ئەو کێشەکەیە دەبێت زاڵ بین بەسەر هێزی لێک دوورکەوتنەوەی نێوان ناوکە بارگە موجەبەکان پێکەوەلکاندن پێویستی بە پلەیەکی گەرمی زۆر بەرزێ قوتابیان زیاتر لە 100 ملیۆن پلەی سەدی 100 ملیۆن یعنی 100 ملیۆن زۆرە قوتابیان ئەو پلە گەرمیە لەسەر ڕووی زەوی نییە ئەدی لەکوێ هەیە پلە گەرمیە لەو پلە گەرمیە مادە دەگۆڕێ بۆ باری پلازما ئەگەر بێت لە چ پلێ گەرمێک مادە دەگۆڕێ بۆ باری پلازما ئەتو دەرێت لە 100 ملیۆن پلەی سەدی بارێکی مادەی بە شێوەی کە مادە بۆ پلازما دەرێ مادە بە شێوەی گازی بە ئایۆن بووە ئەلێرە گرنگە مادە چییە پلازما چیە بارێکی مادەیە دەبینین گوتمان بارێکی مادەیە کە بە شێوەی گازی بە ئایۆن بوو واتە تێکەڵێکە لە ئایۆنەکان و ئەلکترۆنەکان تەنها جێگەی ئێستا بتوانێت ئەو پلە گەرمیە زۆرە بەدەست بهێنێت بۆ پێکەوەلکاندنی ناوەچی ناوجەرگەی خۆرە یعنی ئیلا لە ناوجەرگەی خۆر قوتابیان 100 ملیۆن پلەی سەدیمان هەیە ئەگەنا لەسەر ڕووی زەوی ئەو پلە گەرمیمان نییە دەرێت لەوێ ناوچی هایدرۆجین پێکەوە دەرکەین بۆ پێکێنانی ناوچی هیلیۆم سوود و زیانەکانی پێکەوەلکاندنی ناوەچی یان سوود و زیانی پێکەوەلکاندنی ناوەچی دەرێ ناتوانرێت وزەی کارەبای ماڵان بەرهەم بێت بە بەکارهێنانی پێکەوەلکاندنی ناوەچی یعنی وزەی ماڵان یعنی ناتوانین بەرهەم بینین بەو ڕێگایە لەبەرەوەی پێویستی بە بڕێکی زۆر گەورە لە وزە هەیە بۆ پارێزگاریکردن لە باری پلازما زیاتر لەوەی پێکەوەلکاندنەکە بەرهەمی دێنێت بەڵام زانەکان پێشبینی ئەوە دەکەن پێکەوەلکاندنی ناوەچی دەتوانێت وزەی کارەبای ماڵانیش دابین کە لە داهاتوویان لە ماوەی ژیانی تۆدا ڕووداویان کەمترە یعنی قوتابیان پێکەوەلکاندنی ناوەچی ڕووداوی یعنی کەمترە بە بەراورد لەگەر ناوکە کردبوونی گوتمان ناوکە کردبوون ئەوە ڕووداوی گەلێک زۆرە بەڵام پێکەوەلکاندنی ناوەچی ڕووداوی کەمترە دەرێت دوودڵی لە ڕووداوەیەکی وەکو ئەوەی کە لە چێرنۆبڵ ڕوویدا کە کەمترە ئەگەر کاتێکەرەکە پێکەوەلکاندنی تێدا ڕوو بدات ئەگەر تەقینەوە لە کارتێکەرەکانی پێکەوەلکاندن ڕووبدات مادەی تیشکدەری زۆر کەمە یعنی لە وێزگەکان یعنی ئەگەر بشتەقتەوەتی مادەی تیشکدەری نییە قوتابیان تەقینەوەش تێدا ڕوودا ئەو ڕێگایە مادەی تیشکدەر فڕەناداتە ناو بەرگەهەوە لەبەرەوەی بەرهەمی کارلێکانی پێکەوەلکان تیشکدەر نین هایدرۆجین سێ تێدا بەکاردەهێتی وەکو سوتەمەنی لە کارتێکەرەکانی پێکەوەلکان تیشکدانەوەی زۆر کەمترە گوتمان تیشیشی کەمترە لەوەی کە لە یۆرانیۆمی بەکارهاتوو کە لە کارتیاکەرەکانی کردبوون بەکار دێت
ئێستا دێن زەریایەک لە سوتەمەنی دەرێ ئەو زانایانەی کە لە پێکەوەلکاندنی ناوەچی دەکۆڵنەوە هایدرۆجین 2 3 بەکاردێن قوتابیانی خۆشەویست هایدرۆجین 2 و 3 ئەو دوو هاوتای بەکاردێن هەرچەندە هایدرۆجین 1 زۆرترە هەیە لە دوو هاوتاکەی تر بەڵام دوو هاوتاکەی یەکەم لە ئاوی سەر ڕووی زەوی یان لە ئاوێ هەیە ئەو هاوتایانە کە بەشی سوتەمەنی میلیۆنەها ساڵ دەکە قوتابیان ئەگەر بێن زاناکان پێکەوەلکاندنی ناوەچی بدۆزنەوە ئەوە زۆری نەوتی خاو هیچ باوێکی نامێنێ لەسەر ڕووی زەوی ئەگەر بێن بەو ڕێگای بتوانن وزەی بەرهەم بین ئەوە هیچ زۆرە وزەیەشی تر باوی نامێنێ لەسەر ڕووی زەوی دەرێ بەشی سوتەمەنی میلیۆنەها ساڵ دەکە ئەو وزەی کە لە کارلێکی پێکەوەلکاندن دەردەپەڕێت بۆ هەر گرامێک سوتەمەنی زیاترە هەر گرامێک سوتەمەنی زیاترە لەو وزەیە کە هەمان بارستە لە کارلێکێکی کەربوون دەری دەپەڕێنێ کەواتە بەم شێوەیە پێکەوەلکاندنی ناوەچی داهاتەکانی وزەی کلاسیکی زیاتر دەپارێزە قوتابیان وزەی کلاسیکی لەگەڵ چیتی لەگە نەوتی خاویتی یعنی هەتا ئێستا هەتا ئەو زەوی خۆمان دروست بۆ مرۆڤایەتی پەیدا بووە وزەی کلاسیکی بەکاردێک کە نەوتی خاوە نەوتە کە وزەیەکی کۆنە لەوەی کە ناوکە کەربوون دەیپارێز پاشماوەیان کەمترە بەرهەمی کارێکانی پێکەوەلکاندن تیشکدەر نین بۆیە پێکەوەلکاندن سەرچاوەیەکی پاکژە پاکترە بۆ وزە لە سەرچاوەکانی کەربوون و پاشماوە تیشکدەرەکانی زۆر کەمترە لەوەی کە لە کەربوون هەیەی بەڵام بۆ ئەوەی سوودەکانی پێکەوەلکاندن دەستکەوێت زاناکان پێویستیان بە داهاتی زۆر هەیە بۆ توێژنەوەکە قوتابیان ینی ئەو ڕێگای پارەی زۆری دەوێتن ینی پارەی ئێزگار زۆری دەوێت سەرمایەکی زۆری دەوێت لۆ ئیش لێ بکەن کە لە خاڵی مرۆڤ دانی ئەگەر تەمەشای وێنەیە بکەین قوتابیان پێکەوەلکاندنی هایدرۆجین 2 کە لە 3.8 لیتر ئاودا هەیە یعنی ئەگەر ئەمە 3.8 لیتر ئاو بینین یعنی ئەگەر لەو ڕێگای بەکاربین هایدرۆجین 2 لێ دەردەینی دەرێ بڕێک وزە دەردەپەڕێنێ یەکسانە بە بڕی وزەی دەرپەڕی و لە 1140 لیتر گازۆلین ئەگەر ئەمە ئێمە بین 1140 لیتر گازۆلین بسووتێنین بەقەدەر چەندە 3.8 لیتر ئاو ئەگەر دەتوانین بەکاری بینین لەو ڕێگای ئەگەر بێ و دروست بکرێت پێویستی بۆ ئەوەندە ئاوەیە مقابلی کە ئەوەندە وزێت دەداتێ قوتابیانی خۆشەویست ئەوە کۆتاییمان بە دەرسی ئەو ڕۆمان هینە هیوادارین سوودتان لێبینیبی و هیوادارین لە دوای ئێمە دەست بکەن بە خوێندنەوە و زیاتر گوێ ڕابگرن لەوانەکان بە هیوای سوودبینین لە بۆ هەموو لایەکی